نوێنگەی گەلی کوردستان بە دیداری ئێوەی ئازیز و خۆشەویست دەبینەوە دیسان بۆ باسکردنی نەخۆشی کۆرۆنا لەم سەردەما بە تایبەتی لە شاری سلێمانی وەکو خۆشەویستانیەوە دەزانن ئەم بەرنامەیە نوێنگەی گەلی کوردستان سندیگە پزیشکانی کوردستان لە سلێمانی بە هاوکاری تەلەڤیزیۆنی گەلی کوردستان هەر لە سەردەمی دروستبوونی کۆرۆناوە پێشکەشمان کردووە و هیوادارین بتوانین بەردەوام بین وامەدا نەبوو لە چەند بەرنامێکی داهاتوو ڕێژگەی بەرنامەکەمان بگۆڕێن بیکەمە باسکردنی نەخۆشیە جیاوازەکان بەس بەداخەوە لەبەر ئەوەی نەخۆشیەکە هەرماوە و هەندێک کەس نابەرپرس خەریکە ینی بەڕاستی هەندێک قسە لەناو وڵاتیانی خۆشەویستە بڵاوەکەنەوە نازانم هەدەفیان سارکردنەوەی خەڵکە هەدەفیان چیە یانێ نەخۆشیەکە چۆن بڕوا لەم شارەیە بۆیە حەزمان کرد چەند بەرنامەیەکی تریش هەر بەردەوامە بین هەر باسی نەخۆشیەکە ئەکەین ئامانجوو هیوای ئێمە تەنها تەندروستی و سەلامەتی ئێوەیە هیچ هەدەفێکی ترمانیە سندیکە و پزیشکان دایمە لە خزمەتی هاوڵاتیانان هیچ مۆرکێکی حیزبایەتی نییە و ئێمە هیچ پەیوەندیەکمان بە حکوومەت و هیچ کەسێکی کەوە نییە و ئەم بەرنامەش بەرنامێکی خۆبەخشانەیە هیچ پەیوەندیەکی و هیچ سوودێکی مادی بۆ ئێمەتیانێت تەنها سوودەکە سوودێکی معنەویە کە ئێمە ئەتوانی خزمەتی ئەوی ئازیز و خۆشەویست بکەین بۆ دیاریکردنی هەموو شتە ڕاستیەکان بەڕاستی ئێمە لەگە ڕێزم بۆ هەموو ئەو برادرانی کە لە ڕاگەاندن ئیشەکەن هەر شتێکەکەن هەموو حەقی خۆیەتی هەمووی کاسبی خۆیەتی بەڵام ئێمە لێرە خۆبەخشین ئێمە تەنها ئەرکێکی سەرشانی خۆمانە بە ئێوەی ئازیز و خۆشەویستی ئەگەێنین هەر شتێک ڕاستی بێت دڵنیا بن لێرەوە باسەکرێت هەر شتێک لە توانای ئێمە بێت ئێمە لەسەرەوە بەردەوامە بین بەداخەوە من پێشەوەی بێمە بەرنامەکە پەیوەندیم بە زۆر بەڕێز دکتۆر هێرش سەلیم کرد کە جێگری بەڕێوەبەری گشتی تەندروستی سلێمانی هەندێک قسەکەیە لە سایتەکان بە ناوی ئەوە کراوە تاکیدیم لێ کردەوە هیچ لەو قسانە نەکراوە کە هیچ نەخۆشێک نییە لەسەر ئامێری دەست کرد دوێنێ چەند سایتێک بە ناوی ئەوە چەند قسەی بڵاوەکەنەوە ئەڵەن نەخۆشی خراپمان نەماوە هەر دوێنێ ینی خۆشەویستان بەڕاستی هەم سایتی وەزارەتی تەندروستی عێراقی و هەم هی کوردستان هەیە ئەتوان سەیریکەن دوێنێ زۆر بەداخەوە لە شاری سلێمانی و دەوروبەری 11 کەس گیانە لە دەزاوە ئەی باش ئەگەر نەخۆش خراپ نیە چۆن ئەم 11 کەس لە گیانە لە دەزاوە بۆیە کاتان لەکەین زۆر بەداخەوە نازان بۆ خەڵکی سلێمانی ئەوانی کە لە حتا لەوانێ و کەسانی کەوا ئەکەن هەر لە ناو شاری سلێمانی و لە کوردستانە نەژین بەداخەوە هەندێک پڕۆپاگەندە بڵاوەکەنەوە کە ئامانجیان سارکردنەوەی خەڵکە بۆی ئەم نەخۆشیە دڕندەیە زەفەرمان پێبەرێ هەموو جارێ وتومانە هەمومان معڕەزین لەوانێ منیش توش بووم ئێوە توش بن بەڵام با بەم شێوە زۆرە نەبێت کە وەکو 2 هەفتەیە لەمەوە پێش ئاگامان لێ بوو چ حاڵەتێک ڕوویا بوو لە خەستەخانەکانە ئێستش توش بوون هەیە ئێستش تێکەڵاو بوون هەیە بەڵام دامن وتومانە تێستەکان لە شاری سلێمانی بە تایبەتی و لە کوردستان و عێراق شەکەمتر ئەکرێت وڵاتێکی وەکو ئەمریکا دوێنێ 700,000 کەس توش بووە 700,000 کەس لەوانی 600,000 فەحس کرابێ لە ئەمریکای ئێمە لێرە هەمووی 400 فەحس 500 فەحسەکرێ ڕۆژانە ماوەی پێشووتر کە فەحس زیاترەکە 600 بوو تقریبا 200 پۆزیتیڤ ئاهاتەوە ئێستا لە نزیکەی 100 مەسەلەن 400 تێستەکە هێشتا 150 و پاشە شتێکی تر هەیە من نازانم بووە لە ئامارەکانەکەن یعنی تۆ ئەگەر بۆ ژماری دانیشتوانی هەمووی سنووری گەرمیان و ڕاپەڕین و سلێمانی بێکۆ باسەکرێت بۆ لە کۆڕۆناکە جیای ئەکەنەوە بۆی وردە ئامارەکان کەمتر کرێتەوە ئەمانە ئێمە ناڵی خەڵک با بترسێت ئێمە نامانێ خەڵک بترسێنین نەخۆشیەکە ڕاستە هەموو کەسێک بێتاقەت ناکات هەموو کەسێک ناکوژێ بەڵام یعنی ئەبێ خەڵک خۆی بپارێزی هێشتا باسی ئەوە نەکراوە نازانم ینی بەناوی بەڕێز دکتۆر سەبا بەڕێوەبەری گشتی تەندروستی ئەڵێ لەم چەند ڕۆژەی داهاتووە هەواڵی خۆش و نازەم زەماوەند ئەمانە قسەی ئەو نییە تکایە بەنای ئەوە قسەمەکەن سایتەکان یعنی ڕاگەاندنەکان ئەبێ ئاگاتان لێتە لە شتەکە بێت ئەم شتە لە هەموو شتێ دەرچێ مەدامە باسمان کردو مۆزوعی کۆرۆنا مۆزوعێکی تەندروستی هاوڵاتیانە واللهی ئێمە خۆمان من نەخۆش خزمی خۆمان یعنی لەم ڕۆژانە نەخۆشەکەم هەواڵان پێ ڕاگەانم کە بە کۆرۆنا حەز ناکەم لێرە ناوی بێنم وڵی ئەم شارە زۆر بێناسە کەسێکی خۆشەویست خزمەتکاری ئەم شارە کە هەمووان داغڵەتڵین بوو ئێ باشە بۆ چەند کەسی تریوە لە دەست بین کە دڵسۆزی ئەم شارە بوون و خزمەتیان بەم شارە و لە چەندها شوێنی حساسی ئەم شارە ئیشیان کردو بۆیت کاتان لێکین ڕاستە ئێمە ئەشێڵێن نەخۆشیەکە سوپاس بۆخوا لە چاو هەفتەکانی پێشوو بەرەو کەمبوونەوە ڕۆشتووە بەڵام هێشتا کاتی تەقەکردن و حەفلە جێڕان و ئەمانە نییە لە هیچ وڵاتێکی عالەمە کۆتایی پێ نەهاتوە تا لە ئێمە کۆتایی پێبێت و کۆتاییشی پێ نایە هەتا ڤاکسینێکیان چارەسەرێکی تەواو نەدۆزرێتەوە بۆیە ئاگاتان لێبێت خەڵک دەفع مەکەن با خۆشەویستانمان لە دەست نەین هیوادارین جۆمان لێ بگرن ئەوەی لە توانای ئێمە بێت ئیگەێنین ئیتر هیوادارین ئێوە شاوکارمان بن ئازیزان و خۆشەویستان ئەم شێژۆک و هەموو شەوەکانی تر دکتۆرێکی ئازیز و خۆشەویستمان ماندوو کردووە و لە بەرنامەکەمان میوانی ئەکەین بۆی بتوانێت دیسان لەسەر نەخۆشیەکە باسی کەینەوە و ئێوەش دەتوانن تۆزێکی تر برادران ژمارەی تەلەفۆنەکانتان لەسەر شاشەکە بۆ دائانێ نەتوانین لە ڕێی ئەو ژمارانەوە پەیوەندیمان پێوەکەن بە پێی توانە وەڵامتانین ئەم شەو زۆر بەڕێز کاکتۆردارە عەبدوڵڵا چنارە میوانمانە کاکتۆر بەخێربی سەر چاو سپاس دەکەم چاوەکانە خۆش ماندوومان کردی سپاس بۆ ئامادەبوون ئینشەڵڵا لە خزمەتانە دائیمە حەسەنە بم بوورە پێشەکێکم تو دوور و درێژ بوو بەڵام من حەزەکەم جەنابیشی لەسەرەوە بەڕاستی
یعنی تۆزی قسەمان بۆکی لەوانێت تۆش ئاگاولەوە بێ هەندێک کەسی بەڕاستی نابەرپرس بە هەتا بەناوی دکتۆر سەباح و دکتۆر هێرشەوە قساکەن دوێنێکێ بەناوی دکتۆر هێرشەوە ئەڵێ وتێتی هیچ کەسێ لەسەر ئامێری دەستکردنیە هی هەناسەدانی دەستکرد ئیستا پەیوەندیم پێ کرد ئەڵێ وەڵام من شتیوام نەوتۆ کاکە بۆ خاتری خوا بووە ئاڵێن من بەرنامی پێشووتر ئەو میوان کردبوو ئەویش ئەڵێ سوپاس بۆخوا ژمارەکان لە دابەزینن بەس خۆتە زانی کۆرۆنا لە پڕ بەتاکید وایە ینی ئەمریکا پێشەی مزاهرەکان دروست ببێ کێربەکە خەریب بۆ گەشتە 1970 دوێنێ 700,000 کەس لە ئەمریکا توش بووە دیسان کێربەکە قابلی بەرزبوونەوەی جەنا بچۆن ئامۆژگاری ئێمە هاوڵاتیانشەکەی چی بکەین لەم دۆخە بۆی بتوانین ئەمە بە سەرکەوتوی تێپەڕێنی بەڵێ لە ڕاستیە وڵا نەخۆشیەکە با بڵێن سپاس بخۆ ینی هەز دەکەین تا ڕادەیەکی زۆر گۆڕایاڵی خەڵک زای کردووە لە زۆربەی بەشەکانە چ مەسەرەن لە دوورکەوتنەوە لە شوێنە قەرەباڵەکان چ لە بەستنی کەمامە و ئەو شتانەی کە بەکارێنن واروەها زۆریشیان مەبەستیان ینی با بڵێن کە زوو بە پیر مەوزوعەکەەوە بچن وەکو نەخۆشیەکە ینی با بڵێن نەخۆشیێکی بربڵاوە نەخۆشیێک نییە با بڵێن هەر لە وڵاتی خۆمانە بێ هەمومان نەزانین کە لە هەموو شوێنەکانی گیانە هەیە وەکو شێوەی نەخۆشیەکەش ڕاستە ینی با بڵێن هەندێک کەس بە سووکی نەخۆشیەکەی گرتویان هەندێک کەس هەستی پێ نەکرێت تا پێماوتووە بەڵام ناخۆشبختانە زۆر کەسیشمانەیە لە خستخانەکانە بە تایبەتی ئەمە خۆمان لە خستخانەی جمهوری کە دەوامەکەین و بەشێکی زۆر نەخۆشی لێیە یعنی زۆر نەخۆشی حاڵەتی با بڵێن هیلاکیشمان هەیە و پێویستیان مەسەرن بە چاودێری زوو ورتەیە ئەمانە لەبەرەوە نەخۆشیەکە چۆنەڕی لە هەموو کەسەکانە وەکو یەکنی لەبەرەوە نابێ ئەم نەخۆشی یعنی با بڵێن شێوەی ئیهمالکردنێکی بۆ دابرنیان خەڵک وا بزانێت کە حاڵەتەکە لە هەموو کەسێکاوەکیەکە چکە بەڕاستی زۆربەی شێوەکانی گرتووەتەوە یانی بە هەموو شێوەکان ڕۆژانێن جگەلەوە بۆ کلینیکە تایبەتەکانی ژێستا زۆر جا مەسەرە نەخۆشیە بە ناوی نەخۆشی ترەوە یە بۆ لای من پرسیاری لێ پرسی لە بیدایە تا هیچ ناڵێ دوای ماوەسێرەکەی وردە دەریە خاسێرەکەی نەخۆشەکە کۆڕۆنایە کە فەحسەکانی بووەکەن یا مەسەرەن کە پشکنینی بووەکەین دوای سێرەکە نەچێتە ئەو قاڵبەوە لەبەرەوە ینی حەزەکەم خەڵکەکە ینی حاڵەتەکە هەر بە هەند وەربگرێ هەم وریای خۆی بێت هەم خۆپارێزی خۆی بکە هەم لە وریای کەسوکار و دۆست و نزیکەکانی بێت تێکەڵاوبوونەکە کەم کرێتەوە لەو لە ڕاستی ینی بەچاو پێشووترەوە باشتر سپاس بەخوای گەورەیانەی خەڵک وشیارێکی زانستی بۆ دروست بۆ و یعنی زۆریشی وەکو جارانیە مەسەلەن باوەڕی بە حاڵەتەکە نەبێ سپاس بەخوا لەو بەشەشەوە ئێمە سوودمان بینی و ینی لە گوێڕاڵی خەڵکەکە ئێمەش تەنها هوشیاربوونەوەی هاوڵاتیانمانەوێت بە تایبەتی ناو بازار تێکەڵاویەکان ئەوانی کە مەسەلە مناسەبەکان بەڕاستی کاک تۆ خۆتە زای ئەمانە هەمووی ئەگوێزیێتەوە و ئەم نەخۆشیە ژواز و بەرۆکمان بەرنایە نەخێر نەوەڵام نەخۆشییانی هەرچۆن حسابی یەکەین ئێمە وەکو شێوەی نەخۆشیەکە وەکو ئەو پیکانەی کە نەخۆشیەکە بەرزەبێتەوەدا ئەوەزێتەوە کاتێکی ئەوێت تاکو مەسەنە ڤاکسینێکیش ئەدۆزرێتەوە ڤاکسینێک بتوانرێت تەوفیر کرێت لە هەموو دنیاە و خەڵک بتوانێت وەکو ڤاکسینەکانی کە پێشبەخت لە ساڵانە لە موعیدی خۆیان وەریگرێ لەبرۆ لە ئێستاوە ئەبێ ئێمە خۆمان فێری تاکپارێزیەکە بکەین هەرەوە حەلمان یعنی بەڕاستی حەلەکەمان هەر ئەوەیە چەند احتیمام بە پاک و تەمیزی بە کەمامە بە دەستکەش لە شوێنەکانە بە دوورکەوتنەوە زۆر نەچوونە شوێنە قەرباڵەکان لە شوێنە داخراوەکان داوەت و داوەتکاری بەڕاستیان ئێمە لە ماڵیشا پێیان دەڵێن لە ماڵیشە تا ئەتوانن زۆر نەخۆشی حاڵەتەکەی تیاڵێن کاکەوتەوە لەو ئەچیتە ماڵەوە بەس باشتر وایە بینی خۆت و خێزانەکە و بینی خۆت و مناڵەکانی مەسافەکە لە مەترونیوە کەمتر نەبێ شتی یەک بەکارنێنن مناڵەکان نەخەنە باوەشتانەوە بۆ ماچکردن و ئەوانە ینی ئەو گوێڕێڵانش بۆ شێوەی ئێمانە بچنە ماڵەوەیک نا وەنەبیانێمە حەسکەین خوانەخواستەیەکی کە لە ئێوە توش بێت و دوایی ئێمە شەز بەینێ بکەین بەڵێ کاکتو جەناب لە خەسەخانەی بڵێن شەی دکتۆر من کە جمهوریەکە خەڵک وا ئیناسێ بەڵێ هەر نەخۆشمان زۆرە نەخۆشمان زۆرە تا ئەم دەقەیەش و ڕەتەی پیاوانش و ژنانیش ژمارەیەکی زۆر نەخۆشی تایە بەڵێ ئەفچێشەکە لە مایە عنی من تێناگەم هیچێک ئیسپادە چیەکە بیوێ خەڵک سارکاتەوە لەم نەخۆش بەڵێ وڵی لە ڕاستی ینی ینی ئێمە چەنە خەڵک گەرم کەینەوە لە حاڵەتەکەیە لە قازانجی خەڵکە چەنە ینی ئامۆژگاری خەڵک بکەین و خەڵک وە فێر بکەین کە نەخۆشەکە بە هەند بگرێ ئەوانە خێری خەڵکو و ئیندا لەبەرەوە ینی سارکردنەوە یان خوا نەخواستەوە لە خەڵکی کە بڕۆی بە نەخۆشیەکە نەبێ یعنی من جاری وای نەخۆش هاتۆتە لام چەند کەسێکی لەگەڵا وڵا کاکتۆرەڵ ئەمە ئەوەنێکی ئەڵێ فڵانشتی ژنێ ئێتم کاکی گەن ئێوە لە ئێمە وەگرن بەخوای گەورە چی ڕاستە ئێمە ئەوە هیچ هەدەفێکیشمانە غێری ئێوە و سوودی ئێوە نەبیانی چمە بەستێکە ئێمە خوا نەخواستە حەز بکەین ئەم نەخۆشیە زۆر بیان کەم بێ لەبەرەوە گوێ لە هەموو کەسێ مەگرن با سەرچاوەکانتان بەنسبەت نەخۆشیەکەەوە غێری کادرە ساحەکان کەسی کە نەبێت و هەروە سپاس بەخوا ئێستا وەکو ساڵانی زوونیە پەیوەندی هەیە ڤایبەر هەیە مسنجەر هەیە کەناڵەکان ئەتوانن لە هەموو شێوەکانەوە پەیوەندی بە دکتۆرەکانەوە بکەن زۆربەی دکتۆرەکان تەلەفۆنیان لای نەخۆشەکانیانە لەبەرەوە پێویست ناکە ینی خوا نەخواستەوە یەکێک وا لێ بکە کە سارد بیتە و یان بیتە باعیسی ئەوی کە نەخۆشەکە بڵاوکەیتەوە بۆ غێری خۆت کاکتۆکیان ئێمەش
کەس و کارمان هەیە ئێمەش خۆمان لە ینی تەندروستی خۆمان نەترسی بەتاکید و وایە. کەسیشمان بەڕاستی لە تەمەنی گەنجە 20-25 ساڵەکەنی کە بڵێن کاملەن ترسمان نەترسین لە نیە وەڵڵا خۆمان، هەمومان ڕاستە. ترسمانێ بەتاکید ئەوان وازان وایە. ئێمە خەمی ژیانی خۆمان و خۆشەویستانمان نییە کە ئەم قسانە ئەکەین. بەڵێ نەوەڵا لە ڕاستیە هەمومان لە حاڵەتێکی مەترسیین هەمووشمان خۆمان خۆش دەوێت دەریتەوە ئەفەرمی بەس باشتر وای شەڵای ئمە خەڵکەکەشمان لە خۆمان خۆشترەوێت ئەوەش زۆر زۆر زەڕورەت چەنە ئێمە من بەسما بێ ئەم نەخۆشیە بنە بڕکەین و زیاتر بۆ خەڵکی ڕوونکەینەوە لە خۆشەویستیمانە بۆ خەڵکی شتێکی کەنێ لەو مۆزوعە غێری خۆشەویستیەکە نەبێت. ئەرکی سەرشانی خۆمانە بەڕاستی ئێمە هەدەفی ئێمە ئەوەیە دکتۆر ئیشی چییە؟ بەڵێ ئەگەر تەنها لەم کاتانە نەبێ لە هەموو عالەمە بەڕاستیستە ینی ناوێن ناوە سەربازە سپیەکان ینی نەک لێرە کارمەندانی تەندروستی کارمەندانی بایۆلۆژی تاقیەکان بەڕاستی ینی دەورێکی جوان ئەبینن ئەمانە زۆر زۆر ڕاستە وەڵا هەمووی بەشدارە و هەمووشی ینی بەشی خۆی زیاد لە بەشی خۆشی هیلاکی بەرکەوتووە و شەونخۆنی و کێشان و مەشغوڵبن بە حاڵەت و زۆر بەشمان وامان لات و ینی حاڵەتی خۆمان و کەس و کارمان و کەسە نزیکەکانمان بیرچۆتەوە ینی ئەوەی کە مەشغوڵی ینی بە نەخۆشیەکە بەڕاستی وایە لەشتان سەر بوو هەر پارێزەوە ئینشاءالله هەموو لایەکمان ئینشاءالله کاکتوجان پەیوەندیمان لەگەڵایە بەڵێ هێلین خان الو هێلین خان فەرموو ئەم کاتەوە باش ئەم کاتۆ باش دادەگیان سەر چاو وەڵی من پرسیارەکەم ئەوەیە لە دکتۆر من خۆم دەماری قاچم کورتە باش ئیدی هەزەکەم جاروبار ئێستەکانم کردیان لێت چاوەڵی هێلین خانەوە نەپەیوەندی بە تەوەری بەرنامەکەمان هەیە نە اختصاسی کاکتۆریشە ئەوە دادەگیان بمان بورە سەر چاو خوارد لەگەڵ پەیوەندی ترمان لەگەڵ کاکتۆجان بەڵێگیان بەنسبەت نەخۆشخانی شەید ئاسۆ ئەگەر زانیاری هەبێ نەخۆش زۆرە لەوێش ئەوانی کە پێویستیان بە مەسەلەن چاودێری ورد هەیە بەڵێ لە ڕاستی ئێمە نەخۆشەکانی خستخانەی شەید هەیە من با بڵێن بەشێکی زۆریان یعنی ئەو حاڵەتانە کە پێویستیان بە داخڵبوون و بە ئۆکسیجن وەرگرتن و بە عیلاج وەرگرتن هەیە لەو کاتانەشە حاڵەتمانەیە خوا نەخواستەکە وەزیان تێگەچیان پێویستیان بە چاودێری ورد دەبێ ئەیانگوێزینەوە بۆ شوێنەکانی تر لەبەرەوە بڵین نەخۆش لەو شوێنانە ترێ لە شوێنەکانی تری شەر هەیە بەڵێ لای ئێمە شێ و حاڵەتی واش پێویستە ئەکا ڕۆژانە کە نەقلەکەین بۆ نەخۆشخانەکانی تر بۆ ژێر چاودێری ورد پلازما لای ئێوەکرێت پلازما لای ئێمەش بەڵێوە نەخۆشخانەکانی تریژەکریان بەس لە ڕاستی مۆکۆ نەخۆشانی خۆمان کە داخلیان نەکەین هەندێکیان کە پێویستیان بە پلازمای هەر لە خستخانی خۆمانە لە ڕێگەی بانکی خوێنەوە پلازمان بۆ حازرەکە و لە خستخانی خۆمانە ئەینێ و خستخانی خۆمان ئاگادارین کە ینی بەشێکە لە چارەسەری ڕۆژانی نەخۆشەکانمان سپاس بخوا خەڵک زۆر بە پیرەوەی هاتووە من دوێنی خەڵک بە لێشە و هاتوون سەر ئەگرم بۆی پلازما بەخشە نە بەڕاستی ینی خەڵکەکە وشارێکی باشی تیا وەنجە خەڵکی خۆشمان یعنی بەڕاستیانەی خەڵکێکی هەم نیشتیمان پەرۆر و هەم لە خواترسیشمان زۆر زۆرە زۆریشی حەز بە ئیشی خێریەکە یعنی باوەڕەکەی چەنەها ڕسمی خەڵکم لایەکو فەیسبوک لە ئێستاوە ڕقەمەکەی دانەوە خۆی تازە لە چاکبوونەوەیە هەڵێ لە ئێستاوە ئەم ڕقەمی منەوەش گروپی خوێنەکەم هەچ کەسی پێویستی پێبوو من حازرم بە شەرتی ئەو نەخۆشت لایەزال تا دوێنێش دەژێت چاودێری برداوە لەژە جیهازا بووە ئەمڕۆ جیهازەکەیان لێکرۆتەوە ڕقەمی خۆی داناوە لە کاکە من ئیشەڵڵا استیفادەم کردووە لە عیلاجەکان و لە ئێستاشەوە حازرم کە چاک مۆهاتمە دەرەوە کێ پەیوەندیم پێوەکەەوە ڕقەمەکەم جێشانازی خۆشحاڵی جێشانازی سپاس بخۆش ژماری ئەوانەیە کە ئێستاش بەرەو بەخشینی پلازمایان سپاس بخوا زۆر زۆر باشە و شاری خەڵکەکە زۆر زای کردو و ئەنج سپاس بخۆ خەڵکی ئێمەش هەر لە دێر زمانە و واناسراوە خەڵکێکی خێرەوەمەند خێرکەر بوو ینی لە ڕاستیە دڵمان بە خەڵکی خۆمان خۆشە ئەوە ژمارەکەی کەم کردوەوە بەڕاستی چاکبوونەوە زووترە زۆر زۆر باشترە بەڵێ کاخوباتمان لەگەڵای فەرموو کاکە خوبات السلام عليكم. عليكم السلام ورحمة الله. باشی دکتۆر گیان. باشی چاوەکەم. چاوەکەم سپاس فەرموو. دکتۆر گیان. گیان. پرسیارێکمان هەیە. فەرموو. خێزانم با بڵێن ئەوەیە لەرز و تاوانەی هەیە. باشە. ئێتر فەحتێکی خۆمیش ماوەتوو با بڵێن. بەڵێ. فەحتێکیمان بۆی کرد ڤیتامین دی با بڵێن. باش. ڤیتامین دیەکەی نەقسی هەیە با بڵێن 8. بەڵێ. ئەی کێشەی جەنابەت چی یانی خێزانەکەی بێجگە لە لەرز و تاکە چییە مشکیلەکانی تری؟ لەرز و تای هەیە و ئەوە تقریبا 500 ڕۆژێگە تقریبا. بەڵێ. ئێتر وتمان بزانم ئەوە بۆ لەرز و تاوانە چی ڕێنمایەکمانەکەی چی بدێنێ عیلاج و شت. بەڵێ. چەند ڕۆژەوەیە کاکە خوبات؟ بەخوا تقریبا 4 بۆ 5 ڕۆژ وایە. ئەی کۆکە هەناسەتونی بڵێ نیشانەکانی کۆرۆنا؟ وەڵڵاهی کۆکە وەکو زۆر کەمە وان نییە بەو شێوەیە نییە. ینی هەیەی؟ کۆکەی هەیە بەس زۆر کەمە.
ئەی بێهێزی بێتاقەتی تام و بۆن والله ئەو هەموو کات ساڵانە ئیگرێت جگە لەم کۆرۆنەوە یان جگە لەم ئیشتیباه کۆرۆنا ساڵانە ئیگرێت یانی با بڵێن هەموو کات ئەم پەتایە بگرێت بە قورسیە گرێت ئەوەت لە 5 ساڵ 6 ساڵ هەروایە لە چه شارێکە ژینەوە زەحمە نەبێت چەمچەماڵ شەمچەماڵ فەحسوشتان هیچ بۆ نەکردو کاکی گیان فەحسمان بۆی نەکردووە یعنی تا ئێستا نەچۆ بۆ ئەو شوێنانێک کە فەحسی کۆڕۆنا و شتی تیاکرێ نانا فەحسمان بۆی نەکردووە بەس بۆ ڤیتامین دی کردن ڤیتامین دیەکەی نقصان چارەسەر چیت داوەتێ والله چارەسەر هینماندا پێی پراسیتۆل حەفماندا پێی هەزاری با بگەین بەڵێ ئایتر وەکو ئەم بریتنی زۆلۆن ئیمڕۆ حەقێکم داوە پێیتر نازانمەوە ئشتی هاوشتی چۆنە بۆ خواردنوشت خواردنی وەڵاهی دوانیە نەوەڵات بۆی ناخوێ خواردنوشت وەڵا کەم بەڵێ سەرێشەی بە قووەتی نییە سەرێشەی هەیە هەر خۆی ئەم سەرێشەی هەر هەیە چەند ساڵە چەند ساڵە هەیە بەڵێ کەسی کە و حاڵەتەی نییە لە ماڵەوە بێژگە لەو خێزانێت نانە کەسمانە هەم داعیدمان بەڵێ بەرکەوتێشتان نەبووە لەگەڵ کەسا ئەم نەخۆشیانەی بوو بێ لە ماوەیە خۆم نەوەڵات بەرکەوتەمان نیە لەگەڵ کەسا ناڕۆینە الحەمدولایە باشین خۆشی توش نەبووی خۆم لە بەشی سەیدەلی لە خەستخانە داوامەکەم بەڵام دەستکێش و دەمامک پەنجەر لە پەنجەرەوە مڕاجعەکان دێن باشین الحەمدولایە بەرکەوتەمان نیە بەڵێ وەڵامە دێنەوە ئینشەڵا کاکیجان فازداداتەوە دکتۆر چاو کاک خۆبادیجان خوارد لەگەڵ چاوە کاک تووجان تا پەیوەندی تر حەزرێ بێ با یەکسەر جوابی بیکا خوبات بینەوە بەڵام پێشەوەی هینکە من حەزەکەم شتێ بڵێم بەڵێ بەڕاستی مشکلی ڤیتامین دی لەم شارە زۆر بوو زۆر لەرز و تا سەریێشە قاج هەمووی ئەبەستەوە بە کەمی ڤیتامین دی یعنی یەکسەر پرسیارەکەی ینی کاخوبات لەگەڵ لەرز و تاکە ئەکسەر وتی ڤیتامین دی کەمە ینی وازان لەرز و تاکە سەبەبەکەی ئەوەیە من ڕێزم هەیە بۆ دکتۆرەکان و مختبەرەکانیش بەڕاستی ناکرێت ڤیتامین دی بۆ شێوەی لێ بکرێت لەم شارێ نەخێنابڕێکی وڵی ڕێی منی شەر ئەوە یعنی وڵاتی خۆمانەوەکو باسم کرد بە حکمی ئەوە جەوی ئێمە گەرمە خەڵک دەتوانێت بچێتە دەرەوە وڵاتێکنی مەسەلەن ڕۆژمان کەم بێت هەتامان کەم بێ خەڵکێکی زۆریشمان دائیمە لە دەرەوە چی بە شێوەی کاسبی بێت چی بە شێوەی هەشێوەیکە بێ خەڵگە چێتە دەر لەبەرەوە ڕێژەکە بۆ شێوەی نیە کە خەڵک مەسەلەن لە هەموو نیشانە قورسەش دروست ناکات هەموو نیشانە قورسەش دروست ناکات خاستان لەرزوتە ئەو حاڵەتانی تر کە باسی کرد لەبەرەوە با ڤیتامین دیەکە بکەوێتە دوای شتەکانی تر ئێمە محاولە بکەین هۆکاری لەرزوتاکە چی بکەم باشە وڵای باشتر وایە پێش هەموو شتێک ئەو فەحسێکی خۆی بکە لەو شوێنانەی کە فەحسی کۆڕۆنای لەکرێگە لە چەمچەماڵەکرێت ئەو با ئەوە بکە و ئەنجا لە ئێستاشەوە تاکو نەتیجەی فەحسەکەی دەرەچێ باشتر وایە خۆی دوورخاتەوە لە ماڵە یعنی با بڵێن مەسافەیەک بێ لە بینی خۆی و مێردەکەیە مناڵەکانیە تێکەڵاوی نەبێ کەماممە بەکاربێنێ دەستکێش قاب و قاچاقان جیا بکاتەوە دەستکی دەرگاکان لە ماڵەوە تاقیمات و شت ببێت محاولەش بکەن میوانناری خەڵک نەکەن و خەڵکیش لەم کاتیان نەچێتە ماڵیان تا حاڵەتەکەی ڕوونەبێت و ئەنجا دوای ئەوە کە پەیوەندیان پێوە کردەوە بۆی کە فەحسەکەی چی بۆ ئەو کاتاتوانەیە پەیوەندی بە پزیشکێکەوە بکات یەکێک لە پزیشکە هەناویەکان ئەو ساگەر پێویستکە بە چارەسەری تر و بە فحوساتیشتی دوای ئەوە دەتوانێت یعنی با بڵێن لە شێوەی نەخۆشیەکەی و دەرەجەی نەخۆشیەکەی تێبگەن دەست چاو خۆش بێت پێوەژی ترمان لەگەڵای کاکە برا فەرموو کاکە براجێ چۆنی باشی چاوەکەم باسەکە مەڵی من دکتۆر خزم بە هەر حەشم ناسێ بڵێ تۆ سرم مێشێژا بەرجارێک هەر دەمێکە چوومە لە براکەی لە ساڵ هەناڵ کاکە براجێ یەک تۆ سەوتمان بۆ بەرزکەیتەوە مەمنوو نەبین ئاڵێم بەڵێ ماوەیەکە سرم مێژە سرم بەڵێ بەس نەکۆکەم هەیە بەس زوو هەناتەسینی مەبوو کاکە براجێ ئەو تەلەڤیزیۆنەمان بۆ کەسکە عەزیەت نەبێ سرم مێشیە تەلەڤیزیۆنەکە کەسکە کاکە براجیان کتم کردووە بە قوربان دەست خۆش دەست خۆش زەختوشتنی جابەجارە سەر مێشێ ئەدی کۆکە نەکۆکەم هەیە نەهەناتیم هەیە چون بەلای دکتۆری خزممانە دکتۆر خۆی بۆ لای براکەی هەر دەمێکە چا ساڵە بۆی دیگەرە خواردنەوە هەناتە بگە بۆ ئێستا باشە بەڵێ نەخۆشی تری نەبوو درێژخایان زەختن نەبووە شەکرێت زەختم هەیە زەختیشی هەیە بەڵێ زوو زەختەکەی خۆ دەگریت ئارە وەڵڵا کوڕەکە زیینی بۆ دەخی بۆ ناودومەتەوە لە ماڵ زەخت زۆر وەگرم بەڵێ تاو لەرزە هەیە نەوەڵڵا هیچ نیوە گیانێشە کۆکەی وشک کۆکەم نییە نەوەڵ بەڵێ بەس ئێستا کێشەکەی تۆ زیاتر سەرێشەکەیە ئارە وەڵا بەسەر سەر جابەجاری تیم بەڵێ جگەرە خۆر نیت کاکە برا جگەرە خۆرم تەرکم کردووە چاپێ ساڵ تەرکم کردووە 5 ساڵە تەرکی کردووە بەڵێ خواردنوشتی چۆنێشتیا و بۆ خواردن باشە خۆ مەڵاخە من نەوێت جگەرا خۆم ئەمەیە خواردن خۆم خواردن بەرگەم ناگرێ خواردن بەرگەن ناگرێ دکتۆری خزم بە دەخڵ ڕەنگی گوێ لێ بڵێ من دیانەیە
لە خزمەتیان خزمی خۆمی بە قوربان سەر چاومی گیان والله کەسی کەتان نەخۆش نییە کاکەبرا نەوەڵا نەخوا بێ نەوەڵا هەموو لایە باش ئەماوە تێکەڵاوی کەسیش نەبوون نەوەڵا بەخوا لە زۆر خەمە نەبێت نەتمەدی هەر حالی نەرمێن دەربوون بەگاڵە نەچێت دەرەوە بەڵێ یعنی کێشەکەی جەنابێ بە سەرێشەکەی ئێستا ئەرێ وەڵا ئینشاءالله وەڵامە دەینەوە بەسەر چاو لەگەڵ چاوەکەم کاک ئەیاد ئەو کاتتان باش ئەم کاتۆ باش کاکە ئەیاد گیان چۆنی بەڕێز چاوەکەم سپاس فەرموو بەخێراتی میکتۆرەکەم سپاس بۆ جەنابم زۆر سپاس وەڵام من دیارە پرسیارێکی معەنم نییە لەسەر نەخۆشی شتیوالە بەڵام لە ڕووی زانستیەوە کاکە دکتۆرەگەڵمان شی بکاتەوە ئەو دەرمانەی کە ئێستا لە هەرێمی کوردستاندا ئاوا میدیکا ئەلەساس پێشکەشی کردووە ئەگەر ئاوا سەرکەوتووە بۆتی داوای پلازمای خوێنەکەن و ئەگەریش لە ڕووی ڕێکخراوی تەندروستی جیهانی دانی پێیانە ناوەتە ئێستا ئەگەر هەرێمی کوردستان ئاوا پێشکەوتووە و لە ڕووی زانستی پزیشکیەوە بە پێش وڵاتانی جیهان کەوتووە بۆ حاڵی ئەم لە ئاوایە دەست خۆش و سپاسانەکەم زۆر سپاس کاکە یادگیان دەست و چاو خۆش بێت کاکتۆ ژیان کاکەبرا خزمی خۆم دەرچوو کاکەبرا خزمی خۆتە و حەسەنە مۆزوعی کاگەیە زۆر باشە دووسێ پرسیاری چاکی وروژان هەر لەسەر درێژی باسێکی خۆمە بەس باجارێ ئەو باسی ئەو سەرێشەی کاکەبراکەین وەڵای لە ڕاستەیە کاکەبرا کە فەرمێ سەرێشەکەم زەختم لەگەڵایە لەواچی کێشەی زەختەکەی هەبێت و کۆنتترۆل نەبێت زەختەکەی بۆیە کاڵێن نەتامێەوە نە لەرزمێەوە نە کۆکەمێەوە کۆڕۆنامانێ خۆم سجل کردووە لە ماڵەوە دەستی خۆش لەبرۆ تا ڕادەیەکی زۆر سپاس بەخواشکی نەخۆشی کۆڕۆنا لە کاکەبرا ناکەین باش کە خزمی خۆشمە بڵێ ماوە تۆ سەر زەختەکەی حەزەکەم یعنی چارتێکی زەختەکەی خۆی بکە ڕۆژی مەسەن جارە دو جار سێ جار باش زەختی خۆی بگرێتەوە ساتوانەر پەیوەندی بە خۆمانەوە کامادەم خزمەوە بەسەر چاو بەنزبە کاکە خۆش لە شێ خۆش بیاخۆ کاکتویان کاکەیات یعنی من هەندێک کەس پەیوەندیەکە بم بەرنامە دڵخۆش مەکە کەسانی ڕۆشنبیرمانەیە لە شتەکەتیە گەشتون و تەکید لە قسەکانی من و جەنابیش دەکاتەوە کە ئەڵێن هەندێک کەسی نابەرپرس تێکەڵاوی مۆزۆی کۆرۆنا ئەبێت وەڵا فڵان دەرمانمان دروست کرد و فڵان شەریکە و دەرمانە دروست دەکات و نازانم واکسینیەوە دروستەکەین و هیچی ئەسڵ ئەساسی نییە بەڕاستی ڕاستەکە کە ئێمەوە نەپێشکەوتوین ئیتە چ پێویستیمان بۆ پلازمایە چ بۆچی لە نەخۆشیەکە بترسین من هەستەکەم هەندێک کەسن بە ئەنقەسوا لە خەڵکەکەن پرۆپاگەندە بڵاوەکەنەوە بۆی کە ئێمە زەمان زۆر باشە بۆی خەڵک زیاتر توش بێت و خەڵکی زیاترمان لێ بڕات جەناب ئەڵەشی بۆ دەرمانە ئەو دەرمانە فعلەن لە ڕاستیە بەنسبەت ئەو دەرمانانە تاکو ئێستا دەرمانێکی زۆر تایبەت بە نەخۆشی کۆڕۆنا نییە نە لە وڵاتی ئێمانە لە هیچ وڵاتێکی کەیە ڤاکسینیشتا ئەم دقەی لە هیچ وڵاتێکە بەرهەم نەهێنرا هەمووی پرۆپاگەندە و قسێ بەڵێ جا ئەڵێن مەسەرەن ئەوەنە ساڵیکە ئەوەنە بەحەس کراوە ئەو نەتەجروبە کراوە ئەمەش بڵێن چاوەڕێ ئەو شتانی وەکو ئەو دەرمانانێکی ئێستا باز دەکرێت ئێمە پرۆتۆکۆڵێکی خۆمان هەیە بەنسبەت عیلاجەوە ئەو نەخۆشانەیە کە داخڵە من لە خەسخانەکانە طبعا ئۆکسیجینانێنێ مەجموعەیەک ئەنتیبایۆتیکیانێنێ هەندێک دەرمانی دژە ڤایرۆسیشەیە کە پێشتر بۆ ڤایرۆسەکانی کە ئیراون مەسەڵەن وەکو تامی فلو فابی فلو ئەمانە کە ئیراوە بۆ ڤایرۆسەکانی ئەنفلۆنزا و ئەمانە ئێمە هەندێکیان ئێستا لەم نەخۆشی کۆڕۆنایەشە بەکارهێنێتەوە ئەم دەرمانانی کە باسی ژەکری یعنی با بڵێن ئینشاءالله هەرواژ ئەبێ ڕۆژێ لە ڕۆژانیانی هەرە دۆزرێتەوە ئەم حاڵەتە ئاوە بەم شێوەیە نامێنێتەوە بەڵام تاکو ئێستا شتێکی دڵخۆشکەرە کە وەکو دۆزینەوەی نەخۆشیەکە و چارەسەری کۆتایەکە و ڤاکسین بێ هیچ شتێکی وان نەر لە وڵاتی من لە هیچ وڵاتێکی کەیان نییە تەمە ناژەکەین کە ئەو شتە ببێ و هەمومان بکەوێنەی سراحەت و یعنی ئەو ناڕەحەتی لەسەر هەموو کەس لاچێ بەڵام بوو شوی کە زۆر کەس یعنی هەندێک کەس بە خۆراک یعنی چەند کەس وتێتی فلانشت و فلانشت و فلانشت خۆمەستنەوەی لە نەخۆشیەکە کۆتاییە زۆر کەس مەسەر ئەمەنە ڤیتامینات بۆ ئێمە لە ئەوڵی نەخۆشیەکە وتمانە تاک پارێزی و خۆ پارێزی باشترین چارەسەرکردنە بەنسبە ئەم نەخۆشیەوە چەنە خۆمان پارێزین چەنە پاکتەمیزی پەیڕۆ بکەین چەنە تێکەڵاو بوون کەم بکەینەوە لەم کاتەیە تا حاڵەتەکە ئەگاتە ئەوەی چ ڤاکسینێک ئەدۆزرێتەوە یان دەرمانێکی تایبەت بە نەخۆشیەکە ئەدۆزرێتەوە ئەمە لە هەموو چارەسەرەکانی ئەمڕۆ سەرکەوتوتراست بەڵام ئەگەر ئێمە دانیشین حاڵەتەکانی کە ئیهمالکەین و بەتەمابین بۆ دەرمانانی کە بازەکریان زۆر دەرمانێت چەندها ساڵ ئێمە بۆ نەخۆشەکانی کە بەکارمانێنا ماوەی وانە ئەوان باسیەکەن کە علاسە زەمە تا ئێستا ئەو شتانە دڵخۆشکەرە نین بۆ شێوەی کە ئێمە پشتی لێبێنەوە لەبەرەوە باشتر وایە ئێمە تاک پارێزیەکە خۆ پارێزیەکە هوشیاری خەڵکەکە پەیڕەویکردنی ئەو ڕێنمایەنە باشترین چارەسەرە لەم کاتەیە لە هەموو دەرمانەکانی کە بە سووتر بۆ هەمومان تا ئەو کاتی ئینشاءالله خوا دەروێ گەکاتەوە و شتێک ئەدۆزرێتەوە هەموو ئینشاءالله ئیسفادەی لەکەین کاکتۆ من زۆر نەخۆشکەیت ینی بەڕاستی خۆتەزانی یەکەم
و باشترین ڕێگەی چارەسەرکرد بەستی ماسکە بەتاکید لە هەمووی سەلامەترە بەڵێ جاریوە دەسی لێوە ئێن دەست لە دیوینە من دایمەن پێیان مەکات خوا دەزمەی لەو ماسکەوە ئەڵێ هەناسەم تونگ بوو من ئەمەیان پێڵم ئەڵم ئیستا هەناس و تۆم بێ بە ماسکەکە خۆشترە لەوەی کە خوا نەخواستە بە قورسی بیگریت و زۆر ڕاستە جەنابتە لە ناو نەخۆشان ئەوانی ئێمە ینی بە هاوڵاتیان بزانین هەموو جارە بە قسەمان دووبارە کردوتەوە لە 180 خەڵک بە بەسیتی ئەیگری و لەوانێ نیشانەشی نەبێت بەڵام ئەوانی ئەیگرن دۆخیان چۆنە هەناسەتونی و کۆکەکەیان چۆنە بەڕاستیان بین بەتاکید یان ئێمەوانەی کە لە نەخسخانی خۆمان بینیمانە یعنی بەڕاستی من هەر ئەوە ناڵێمان ئەگەر کەسێک بتوانێت هەناسەی باوەکو ئێستا ئێمە یعنی سەروەتێکی زۆر گەورەیە تا ئەوانە نەبینیانێت تا من ڕۆژێک شتێک نووسرا بوو لە فەیسبووکێکا یەکێک وان نووسی بووی هەناسەیەکی خۆت مقابلی سەروەتێکی ئەوەنە یەکسەر کۆمنتیشم بۆ کرد بۆم نووسیت مەڵای یەکسەکە زۆر جوانە و زۆر دەستەخۆش بەڕاستی ینی نەخۆشی هیلاکمان زۆرە نەخۆشمانەی یعنی وەزعی زۆر خراپە زۆر ماندوو یعنی ئەگەر جارێکە ئەو کەسە بگەڕێتەوەی ئینشەڵڵا سەر حاڵەتی تەبیعی اینجا قەدری ئەو کاتانە ئازانێ کە توانیوێتی با بڵێن بە ئیسراحەت هەناسە بڵێن کە لەبەرەوە چەنە خەڵک خۆپارێزی بکات چەنە نەخۆشیەکە بە هەند وەرگێ یعنی من بەڕاستی ئەوم پێ ناخۆشانی خەڵک ئەگەر ئەم نەخۆشی خۆشی باوەڕی پێی نەبێ لە دڵی خۆیان شتەکە بێڵێتەوە بۆ خۆی هەر قەیناکە نەگەوەی مەسەن خەڵکی کە سارد کاتەوە یعنی نەخۆش هاتوو بەلای من دوو نەخۆشی لەگەڵا بۆ عیادە وەزیان زۆر خرا وڵا کاکتەوە خۆم بڕام بە کۆڕۆناکە خۆی نییە ئێتم کاکەتەوە دوو نەخۆشی خۆ لەبەر دەستمانای ئێستا لەبەرەوە یعنی وەکو پیاموتی چەنەی ئێمە خۆمان بپارێزین کەمە حاڵەتێکی جێگە خۆشمان بڕوامان پێ نەبوو باوانەکەین کە تەسیل لە خەڵکی کەوتی یعنی قەیچێکە تۆ خۆت بڕواپێنیەوە ڕێیکی خۆڵکی کە سارد مەکەرەوە با خەڵک لەسەر ئەو پەیڕەویانە بڕوا چکە بەڕاستی خوا نەخواستە قەدەوە بۆ ئەوە ناڵێم یعنی خەڵگە گەرێکێک ڕۆژێک بێ بۆ ئەو خەسخانەی لای ئێمە بۆ شەهیدیە من بەس بە قاوشەکانە بگەڕێ باوەڕکێ بچێتە دەرەوە نەوعێکی کابێ لە مەودووە یعنی ئێمە خۆمان کە دەواممان کردو دوای کە چوونێتە دەرەوە هەستمان کردووە کەسێکی ترین دەبرەوە یعنی بێ خەڵکیش بۆ نەزڕێ یعنی سپاس بخوا کە لە هەندێک کەس دوورە و شکر تووشی نەبوو کێشەی نەبوو کەسانی نزیکی لە دەستنیاوە ئەمە فەزڵێکی خۆی گەورەیە یعنی نابێ ئەمینسان وای لێ بکات مەسەڵەن وای لێ بکات کە خەڵکی کەسار کاتەوە و هەند بۆ نەخۆشیەکە دانێنێ بەڕاستی نەخۆشیەکەی مە ناڵین لە هەموو کەسێکا قورسە بەڵام زۆریش بە قورسی گرتوێتی زۆر کەسی ئازیزی لە دەست چوون هەموو ئینسانێکە جێخەفەتی دڵی هەمومانە زۆری کەش مەسەلەن بەڕێوێک کە خوا نەخواستە وەزی هەر بەرەوتێک لەبەرەوە ینی مادەم حاڵەتەکە بەردەوامە باشترین چارەسەر ئەوەیە ئێمە بە هەندوەرگرتنی نەخۆشیەکە بە جدی وەری بگرین حساب بۆ نەخۆشیەکە بکەین خۆمان پارێزین چەنە خۆمان پارێزین خەڵکیژە پارێزین بە خۆمانەوە بەڕاستی شتەکانی هیچ قورسێکی تیان یعنی چیتە ئێستا ئێمە سێرمەکە لەم بەرنامە مەسە ئێمە دەستکەشمان دەستان یەکێکی لەوانەیە کە لەواچی لە ڕۆژەکە لە عیادە من دەجار دەستکەش بووە چەند جار ماسە بکەین چەند جار ئەوانەی کە هاتوونەتە لا من هەمووی ئاگیان لەوە زەمانە و چ لە خەسخانە و چ لە کلینیکەکانە چۆن لە ماڵیشەوە چۆنین لە حاڵەتێکە لەبەرەوە داواکارم ئینشەڵڵا خەڵک نەخۆشیەکەی یعنی ڕاستە ئێمە کەس ناترسێنین بۆکو ترزنا بەس وەکو بە هەندوەرگرتنەکە و خۆپاراستنەکە باشترین چارەسەر بۆ ئەم کاتی خۆمان ئەو شتانش کە بازەکەی لەسەر ئەو دەرمانانە ئینشەڵڵا یعنی نەتیجەیەکی ئەبێ بەڵام تا ئێستا شتێکی زانستی و شتێکی ڕێکە نەخۆشەکەی کۆتایی پێبێت و ڤاکسینێک دەرمانێک عیلاجێکی کۆتایی تا ئەم دەقەی نەک لە وڵاتیەمە لە هیچ وڵاتێکی دنیاشان نییە بەڵێ کاکتۆ مشکلی ئەم نەخۆشیە بە تایبەتی لە شاری سلێمانیە بەڵێ ئێستا کە بەرنامەیەک ئەەکەین ئەگە بڵێن ئەم نەخۆشیە نەماوە و هەمووی دوورەیە خەڵک ڕەحمەتمان بۆنێ کە ئەڵێ نەخۆشیەکە ڕاستیە وایە و خۆ بپارێزە زۆربەی قسە و پێ ئەڵێ خۆی تەنها مشکلی ئەمە ئەوەیە خەڵک شەڕەکەی حکومت بە کۆرۆنا ئەوێ لە ڕقی حکومت باوەڕ بە کۆرۆنا نەکە نازانێ حکومت قەت زەرەر ناکە بەس هاوڵاتی زەرەر من دایمەن و توشمە کاک دووتر لەم نەخۆشیانە ئێمە زۆربەی خەڵک مەسەن کە باسی کارانتینە ئەکرا خەمی فەقیر و هەژارەکانمە بوو لە نەخۆشی کۆرۆناش هەر فەقیر و هەژار زەرەرەکە کاسپی نامێنێت تووشی نەخۆشیەکە بتوانانی چارەسەری زەحمەتە بەڕاستی ئەوانەی مەسەلەن سواز و خۆوەزی ئەم باشە بە هەوەسی خۆیان لە دەرەوە فەحسیان نەکرد چارەسەر وەرەگرن دایمە کەسە چی لە هەژارەکە زەرەرەکان یعنی پاشان شتێکی تر هەیە قسەی تر هەیە ئەڵێ وەڵا جاخۆمە هەموو کەس ناکوژێ باشە خۆشەویستان تقریبا وان بەس لە شاری لە کوردستانە 400 چەند کەس یانیکیت ئەمانە کەسی خراپ بوون هەمووی خۆشەویستانی خۆمان سجن بوون پیاوکوش بوون هەموو ئینسان نازانم بەڕاستی ئەی چەنەها کەسی تەیە خۆت دەزانی بە خەڵک بەوشمان بە ینی سجنە و لە شتێکی بەسیتین کرا و ینی بەڕاستی ئەوان دۆخێکی ناخۆشیانە بێمە ئەگامان لێ لە سجن و گردوخانەکان چەندەها کەس ئاوە تووشە بێت ینی بە شێوەیەکی ناخۆش ئەڕوا من حەز ناکەم یعنی بەڕاستی کەسی تیان من لەم چەند ڕۆژی پێشوە هەواڵی نەخۆشیشیان پێوتم کە گیانی لە دەزاوە یعنی
لە باتی کەسێک چەند کەسێک تەلەفۆنی بۆ کردم کاکتۆر ئاگاو لێ فڵان کەس ینی خەڵک بەداخە بوو بەتاکی دوایە گوناح نییە لەبەرەوەی یەکێک باوەڕی پێی نییە بێتە هۆی مردنی چەندها کەسی ئاو زۆر زۆر ڕاستە بەخوا چەنەها کادری خۆمان سەحە ینی چەنەها کەس توش بووە چەنەهامان لێ مرد لەم بینەیە هەموو عمر بەڕاستی وانە جگەلەوە چەند کارمەندێکی تەندروستی خۆمان مردن باوەڕێکی هەمووی نمونە بوون نەم شارێ بەداخەوە ینی چەنەها کەسی هونەرمەندی چاک چەنەها کەسی دڵسۆزی شار ینی لە هەموو شارەکان تاوان ئێمە هەموو کوردستان وڵاتی خۆمانە هەموو فەقی نییە هەموو خەڵکیش خەڵکی خۆمان ینی باوەڕێکی ئێستا ئێمە چەند حەزەکەین لێرە نەخۆشەکەین بێ حەزەکەین لە هەموو شارەکانێتی عێراق و هەموو وڵاتە کۆنتترۆل بێت کۆنتترۆلەکە خۆشیەکە بۆ هەمومان بەس ئەوەی ئێمە مەبەسمانە خەڵک یعنی حاڵەتەکە بە بەسیتی وەرنەگرێ ینی کە سپاس بخواتۆ خۆ توژنەوەی معنای ئەوە نییە کە ینی با بڵێنم نەخۆشیە نییە ئەو شتە لە مێشکمانە نەمێنێ شتەکانی کە زۆر زۆر ئاسانە ئینشاءالله ئینشاءالله کاکتۆ پەیوەندی ترمان لەگەڵ باخان لە سلێمانی فەرموو باخان خان ئەم کاتتان باش ئەم کاتۆ باش دادەژیان وڵی پرسیارێکمان لە کاک دکتۆرە بوو فەرموو وڵای هەستەکەم تەقریبی مانگێک دەبێت تووشی کۆرۆنا بووە شوی فەحسمان بۆ کرد نیشانەشتەکانی عنی هەموو تێدا بوو بەس نیشانەی هەموو تێدا بەڵام فەحسمان بۆ کردووە دەڵە کۆرۆناسی کەسی جارشکە فەحسمان بۆ کردێتان نیشانەشتی تێدا نەماوە تەقریبی مانگێکە یعنی کەی فەحسەکەی پاقی دەرسەکە تێدا نەماوێت یعنی جاری دوون کە بۆتان کردەوە نەیماوە نەخۆشیەکە وڵی نیشانەی هەمووی تێدان بەڵ ئەی فەحسەکە کە بۆتان کرد کرمان مانگێک لەمەوە پێش بەس ئێستایی تێدا نەماوە کەسی فەحسەکەی پاک دەرناسێ ئەنی ئەڵێ هەیەی ئێستا ئێستا زڵەیەتی بەس نیشانەی نیانی بۆ پاک دەرناس تێگەی معنی کێشەی هەناسە تۆڵنی و کۆکە و بەڵغەم و ئەمانەی نییە ناوڵاوە دەڵێ سێ چۆر ڕۆژە هیچی تێدا نەما ئەشیعی سنوشتیان بۆ گرکاتی خۆی کە لەو مانگەیان نەخۆش بوو بەڵە بەڵە یەکەم جار بانگر ئەشیعی سیتیسکان وشتیان بۆ گر هەر پاک بوو ئەو کاتە نەوەڵە بەس ئێستا نیشانە هیچ تێدانە نیشانەی تیانی و بەس دەڵێن نەخۆشیەکەی ماوە لە ڕێی خوێنەوە کردیان دەڵێن تێداما بەڵێ تێگەشتیان لە ڕێ خوێنەوە فەحسەکان بۆ کردو ئەڵێ نیشانەکانی نەخۆشیەکەی ماوە نیشانەشی تیان نەماوە بەڵە حەز دەکەین بزانانی هەنی کەی نەتیجەکەی پاک دەردەچێت دەتوانێت تێکەڵای خەڵک بێتەوە مانگێک زیاترە بەسەر چاو بەسەر چاو باخانگیان جواب دەینێ سێرەکی تریشمان هەبوو فەرموو وڵی ئەمانەی بزان کام فەحسانی زیاتر ئەوەش بۆ باسەکە بەسەر لوتەوەیان لە ڕێگەی خوێنەوە هەر لە خۆی وەڵامەکە هەمووی ئەوانە و تێگەینی ئینشاءالله بەڵێ چەند ڕۆژ دوایەوەی کە چاک بتوانێت تێکەڵی بەسەر چاو تێکەڵی خەڵک بێ بەسەر چاو خەمە نەبێت خوارد لەگەڵ دوا پەیوەندی سایە لە فەرموو سایە خان فەرموو سایە ئەم کاتەوە باش دادەگیان سەر چاو فەرموو وڵایی من خۆشە ئەمێ نەخۆشی هەم خۆم هەیە سایەکیان بەخوا دەنگەکە و مەزبوط نییە شەبەکە و نییە شوێنەکە و بگۆڕیت جۆمان لێو نییە باش فەرموو تەلەڤیزیۆنەکە کەسکە سایەکیان ئەو تەلەڤیزیۆنە کەسکە سەودەکە و زۆر ئەگەڕێتەوە بۆی ئاوات جۆمان لێو نییە کۆکەی هەیە چی هەیە؟ کۆکە باشە ئەکۆکی و هەموو گیانیزانە باشە و هەروەها سەرێشتێکی جوێکە دەڵات بەڵێ باش تەمەنی چەنە؟ وڵاتمەنی دوو هەڵ فەحس و شتی کردووە؟ بەڵێ فەحسی کردووە فەحسی کۆرۆنا وشت؟ نەخێ باش چەند ڕۆژە وایەوتێ؟ 20 ڕۆژە عیلاج و چارەسەر وشت؟ بەڵێ وەری جوتووە چی؟ حەپێکە بەزێک حەب بەڵێ یان لە ڕێگەی خەسخانەوە شتە وەریگرتو یان سەر خۆی دەرمانی کڕیوە لە ڕێگەی خەستەخانەوە لە ڕێی خەسخانەوە بەڵێ تەحلیلی خوێنوشتی نەکردووە شیعی نەگرتووە هیچ نەخێ بەڵێ فەحسی کۆرۆناشیان بۆ نەکردووە لە خەسخانە نەخێ بەڵێ بەڵێ گیان بەڵێ بەسەر چاو سایەکیان وەڵام تێینێ ئینشاءالله ئینشاءالله خوارد لەگەڵ کاکتوگیام ئەگە بەسەر ئیسێ دەخەمان ماوە بەسەر چاوم بەنسبەت باخانەوە خۆی مەزوو هەر بەرنامەیەکی خاصمان کرد لەسەر تێستەکان بەڵێ جەناب دەزانیت تەبەن ئەوەی کە بەلووت سوابەکە لە هەمی مەزبووتر خوێنەکە مەزبوط نییە بووە لەواشی هەر پۆزەتیڤ ڤایرۆسەش زۆر ینی ئەو نەتیجە 100% نییە لە فەحسەکانە زۆر جار مەسەلەن کە نێگەتیڤ و معنایەوە نیە نەخۆشیەکەی نەبێت ئەنجاو ئەڵێ کێ ئەتوانێت بچێتەوە ناو خەڵک هەتا نێگەتیڤ نەبێت تا نێگەتیڤ نەبێ ناتوانێت و ئەنجا تا ئەو کاتی کە بە تەواتی باش و فەحسەکەی بە نێگەتیڤی هاتەوە
ماوەی هەفتەیە بۆ 10 ڕۆژێکە ئەتوانێت مەسەلەن دەستکاتەوە بە ژیانی ڕۆژانەی خۆی سوابەکە بکات لە هەمووی باشتر نیە سوابەکە بکات لە هەمووی باشترە مادەم کێشەی سنگ و ئەمانەشی نەبووە پێویستی بە سیتی سکان و شتیش نەبوو لە کاتی خۆی سواب کاتەوە نێگەتیڤ بوو لە ماوەی هەفتەیە دوای ئەوەی ئینشەڵڵا توانێت بچێتەوە سەر کارەکانی خۆی زۆر شاکە بەڵێ بەنسبەت ئەم نەخۆشی سایە لەواچی هەندێک نیشانی هەبێ بەس مشکلەکەی هەندێک خەڵک ئەوەیە بەڵێ خۆ یەکێک لەو سەبابانی کە ئامارەکانی کەم کردوێتەوە ئاوا تا چەندەها کەسی ئەوە 20 ڕۆژەوای ناچێت فەحسکا و کەسی نازانێ هەیەتی ئیسە خۆی من ناڵێن ئەم 100% هەیەتی بەڵام زۆر لەم نیشانانەیە تێکەڵەوە بێ لەگەڵ نەخۆشەکە بێ باشترین شتەوە بەنسبەت سایەخانەوە نەخۆشەکەی بچێ پێش هەموو شتێ فەحسێکی کۆڕۆنا بکات لە ڕێگەی خەسخانەوە چاوەڕێی نەتیجەکەی بکات زۆر باش ئەنجە هەر لەگەڵ کە فەحسەکەیان لێوەگر ئێمە عیلاجی ئەو نەخۆشی ئێستای بوەرگین وەکو تاو بێتاقەتی شتەکە چ لە شێوەی با بڵێن ئەنتی پانادوەڵا بێت چ لە شێوەی ئەنتیبایۆتیکا بێ ئەو شتانی ئێنێ ئەگەر خوا نەخواستە فەحسەکە هاتەوە بە پۆزەتیفی ینی کەوتی نەخۆشیەکەی هەیە ئەو سەر ڕێگاکانی مەسەن بێژگە لە عیلاجەکە کەرەنتینەی پێڵێن کە لە ماڵەوە بیکات و شلەمەنی بخوات و میوەکان بخوات و تێکەڵاوی شت هەر زۆر بێتاقەت ئەتوان پلازما وەرگێ پلازما وەرگێ خوا نەخواستە گەیشتە حاڵەتەکەوێش کە هەناسەتوڵی بێتاقەتی بوو باشترین شت ئەوەی پەیوەندی بکات بە خەسخانەوە ئەو سالای خۆمان داخڵەکرێت چ ئەو ڕێژیمەی کە ئێستا ئێرێ بە ئەو پرۆتۆکۆلە عیلاجەکانی پێەکرێ پێویستیشی بە پلازما بێ لەو کاتەیە وەکو باسم کرد بۆ بە ڕێزت خەڵکێکی خۆبەخشی زۆر هەیە ئێستا کە پلازما شتیان کردوە توانێت لەو ڕێگە و پلازماش وەگرێ بەشم خوا بکە ئەوەش نەبی ینی فەحسەکەی کرد و نێگەتیڤیش بێ ئەوسا هەر خۆمان عیلاجشتەکانی بۆ دانین و بەس تاکپارێزەکەی پێڵێن تاماوەی بیکە تا ئینشاڵڵا وەزعی باشە بێت کاکتوجیان زۆر بە خێرایی من خۆشمان و کەسانی نزیکمان نیشانیان هەبوو خەڵک بە ئەوە بزانن کردنی فەحسەکە زۆر خۆشەکە نێگەتیڤ هیچ با تاکید بیکە نێگەتیڤ ڕێگەی چارەسەرەکەش بۆ خۆش و مرتاحتری بیت بە تاکید وایە وەڵا خەڵک حەزەکەم یعنی کە نیشانەکانی تیا دەرکەوت نێشارەتەوە من شتێکی کەشم هەست پێ کردووە لە ماوەیە زۆربەی ئەو نەخۆشانەیەکیان بۆ کلینیکەکانی خۆشمان نەخۆشیەکە ئەشارنەوە ینی نەخۆشی خۆمە ئێستا لەواچێ لێرەوە گوێ لێ بێ پێش 3-4 ڕۆژهاتوو بە ناوی شەکرەوە مەجموعی پرسیارم لێ پرسی لەگەڵ ئەم نەخۆشیە ئەڕۆی هەمووی ئەیگووانە دوێنێ هاتەوە بۆ نەفسی حاڵەت کە فەحسەکەمان بۆ کرد پۆزەتیڤ دەرچاو لەبەرەوە چۆن نەڵێی باشتر وایە یعنی شاردنەوەی ناوێ ئەم نیشانە نەمتیایە کۆڕۆنا نەخۆشیەکە وەکو نەخۆشیەکانی تر نەخۆشیێکی ڤایرەسە کەس بە ئازایەتی خۆی نییە هەموو معڕزین توش بین ئیشەڵڵا هەموو چاک ئەبینەوە یعنی لەبەرەوە باشتر وایە هیچ کەسێک هەستی بە خۆی کرد هەمووەکو فەحز بۆ خۆی هەمووەکو کەرەنتینەی خۆشی بۆ دوورکەوتنەوە لە خەڵکو و کەسی کەش توژنەکە ئەوە باشترین چارەسەرە لەم کاتەیە و گوێژ لە هەموو کەسێک نەگیرێ غێری کادری تەندروستیەکان نەبێ یعنی ئینشەڵڵا محاولە بکەن ئەوان سەرچاوی هەواڵە یعنی ئیرشاداتەکانیان بن کاکتۆژیان زۆر زۆر سپاس دەکەین سپاس بۆ هەموو زانیاریەکان لە خزمەتانین و دائیمەوە ئینشەڵڵا قەتیشمان دوو نابین بەس مهمە خەڵک ئیسفادەمان بکەن ئینشەڵڵا سپاس بۆ جەنابی بینەرانی خۆشەویست بەرنامەی ئەم شەویشمان کۆتایی هات هیوادارین گوێ لە کەسە دەسوۆزەکانتان بگرن گوێ لەو کەسانە مەگرن کە پرۆپاگەندەی زایە بڵاو ئەکەنەوە ئەکید بن ئێمە خۆمان هیچ هەدەفێکمان نییە تەنها تەندروستی و لە شتاقی ئێوە نەبێ ئەکیدین ئێوەش گۆڕیاڵی ئێمە بن ئەکیدین هاوڵاتیان سواز بخوا باشتر بوون بەس ئێمە باشترینمان نەبێت میلەتی خۆمان خۆشەوێت یەک نەخۆشی خراپ یەک کەس گیان لە دەست با بۆ ئێمە وەکو پزیشک شتێکی زۆر ناخۆشە بۆی هیواداری جۆمان لێ بگرین ئینشاءالله هەموومان ئەمەتی ئەپەڕێنین هەتا بەرنامەیەکی تر هیواداری هەمووتان لە ساق بن تەندروست بن شەوتان شاد خواتان لەگەڵ